قوتابخانەی کۆششی ناحکومی سیستەمی ئینگلیزی کۆبووینەوە بە بەستی ناساندنی کتێبی ژیری دەستکرد بۆ مامۆستایان کە بە سپۆنسەری قوتابخانەی کۆشش لە چاپ درابوو ئەویش لە وەرجێڕان و ئامادەکردنی مامۆستا سەنگەر حەسەن و بەندە بەڕاستی ئەوە دەستپێشخەرێکی نوێیە لە نێو کردی پەروەردەدا کە قوتابخانە ناحکومیەکان هەڵبستن بە سپۆنسەرکردنی چاپی کتێب چ کتێبێکیش کە تایبەت بێ بە ژیانی هەمومان کە ژیری دەستکردە و بە تایبەتی تریش بۆ چۆنێتی سوودوەرگرتن لە ژیری دەستکرد بۆ کاری مامۆستایی ئێمە هەم دەستخۆشی لە ستافی قوتابخانەی کۆشش و خاوەنەکانی و بەڕێوەبەر و سەرپەرشتیاری گشتی دەکەین هەم لە مامۆستا بەڕێزەکان دەکەین کە بەشدار بوون لە خولی ژیری دەستکرد بەو هیوایە بتوانین لە داهاتووشدا خزمەتەکانمان بەردەوام بێ ئەو کتێبە خۆی لە دوو کتێب دەبینێتەوە تەنها وەرجێڕان نییە بەڵکو وەرجێڕان و ئامادەکردنە بەشی یەکەمی تیۆریە بەشی دووەمی زیاتر پراکتیکەکەیە جگەلەوە وەکو درێژە پێدەری ئەو پرۆژەیە چەناڵێکی یوتیوبی تایبەت بە ژیری دەستکرد بۆ مامۆستایان دانراوە و هەروەها چاتبۆتێکی ژیری دەستکردیش بە ناوی مێگامایند پڵەس مامۆستا کوردیش دانراوە کە بە زمانی شیرینی کوردی دەتوانێت وەڵامی پرسیارە پەروەردەیی و پرسیارەکانی تایبەت بۆ وانەوتنەوە بداتەوە. زۆر سپاس. سەرەتا سپاسی بەپایانی قوتابخانەی کۆش هەروە سەرۆکی ئەنجومەنی قوتابخانە و ئەو ستافە بەڕێزە دەکەین کە توانیان سپۆنسەری ئەو کتێبە بکەن کتێبی ژیری دەستکرد بۆ مامۆستایان کە پێمان وایە کتێبێکی زۆر گرنگ و پێویستە لە هەمان کاتیشدا. سەرەتای کارەکە دیارە بەکردنەوەی وەرکشۆپێکی دوو ڕۆژە دەستی پێکرد لە داوامەی قوتابخانەکان و کارەکە لەوە گەورەتر بوو چووکە بەڕاستیەوە پرۆژەیەکی گرنگ و پێویستەوەکو باسمان کرد گەیشتە ئەوەی کە بتوانن سپۆنسەری ئەو کتێبە بکەن. ئەو کتێبە چییە؟ ئەو کتێبە لە ئەسڵدا لە دوو کتێب و پاشکۆیەک پێک دێت. کتێبی یەکەمیان تیۆرە مامۆستا دەتوانی بە شێوەیەکی تیۆری لە ژیری دەستکرد بکات کورتی لە مێژووی ژیری دەستکرد چییە و چۆن پەیدا بوو و چۆن کار دەکات چۆن ئێمە مامەڵەی لەگەڵ بکەین وەکو مامۆستا. کتێبی دووەمیان کە پێڵێن کتێبی پرۆمتەکان کتێبێکی تەواو پراکتیکە چۆن ئێمە ژیری دەستکرد بەکاربێنین مۆدێڵەکانی ژیری دەستکرد و هەروە ئامرازەکانی ژیری دەستکرد لە قوتابخانە لە پۆلدا بە شێوەی ڕاستەخۆ بە شێوەی ناڕاستەخۆ. پاشکۆیەکەش ناسانی چەندین مۆدێڵی ژیری دەستکردە ئەویش بۆ مامۆستایان سوودی هەیە. و سەبارەت بەوەی کە ئەو کتێبە مامۆستا دەگەیەنێتە چ ئاستێک تەبان ئەو کتێبە مامۆستا تا ئاستێکی زۆر دەبات بەڵام هەموو شتێکیش نییە چونکە هەر شتێک پراکتیکی تێدابێت ئەوە دەوەستێتە سەر ئەو مامۆستایی چەندە خۆی بەرەو پێشەوە دەبات. هەردوو لایەنەکە وەکو بڵین وەکو هاوتەری بەیەکەوە دەڕۆن واتە مامۆستا ناتوانێت بەتەنێ کتێبە پراکتیکەکە بەکاربێنێ یان بەتەنێ تیۆرەکە بەکاربێنێ هەر کاتێک تیۆرەکەی خوێندەوە حەز دەکات پراکتیکەکەش بکات خۆتەوانەکەشەوە کە هەردووچیان پێویستن بۆ ئەوی بزانین چۆن مامەڵەی لەگەڵا بکەین. ئایا ئەو کتێبە تەنها بۆ مامۆستا پێویستە چونکە بە ناوی ئەو ژیری دەستکرد بۆ مامۆستایان تەبان ئەو کەسەی کە بڵین پەروەردەکارە بە تەنها مامۆستا نییە مامۆستا تەنها کەسێک نییە تەنها مەخلوقێک نییە لەو مەیدانەدا بەڵکو زۆر کەسی دیکەمان هەیە حتا دایکان و باوکان کە لە ماڵەوە ڕۆڵی مامۆستا دەبینن هەر کەسێکی دیکە لە شوێنی دیکە ڕۆڵی مامۆستا دەبینی ڕۆڵی پەروەردەکار دەبینی ئەوە بۆ ئەوانش بە هەمان شێوە کتێبێکی زۆر زۆر گرنگ و پێویستە بێجگەلەوە بۆ کەسانی ئەکادیمی وەکو کەسی توێژەر ئەگەرچی بەرنامەی تایبەت هەیە بۆ ئەوشتە بەڵام بۆ ئەوانیش وەکو سەرەتایەک زۆر زۆر گرنگە دەتوانن سوودی تەواوی لێبینن بۆ کەسی کەش کە حەز دەکات لەو بوارەیدا سەرەتایەک بزانێ بۆ ئەوانیش گرنگەواتە بۆ نمونە گوتمان بە شێوەیەکی ساکار باسی تیۆرەکە ئەکا دوایە دێتە سەر پراکتیکەکە. ئەوە تەقریبان هەموو ئەو شتانە بوو کە من هەم بوو دەستان خۆش بێ دووبارە زۆر سوپاس.